دنیاییەوە ئەی لە ڕووی قیامەتیەوە خی پەروەردگار ئەوەشمان بۆ باز دەکات. دووهەمینیان وەیەصدەکم عن ذکر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. خی پەروەردگار حکمەتی حرامبوونی عرەقیشمان بۆ ڕوون دەکاتەوە لە ڕووی دینەوە لە ڕووی قیامەتەوە چه زیانێکی هەیە. وەیەصدەکم عن ذکر الله شەیطان دەیەوەی بەهۆی ئەوەی کە فریوتاندا عرەق بخۆنەوە خوا پەنامانداد لە ذکر و یادی خی پەروەردگار ڕێگەریتان لێ بکات و بربەستان بۆ دروست کات و هەروەها ڕێگەریتان لێ بکات لەوەی کە نوێژ نەکەن یاخود کە بشیکەن ئاگاتان لە خۆتان نەبێت. بۆیە لە ڕاستیدا گەورەترین زەرەر و زیانێک بۆ ئینسان لەم دنیاەدا ئەوەیە کە ئینسان لە ذکر و یادی خی پەروەردگاردا ببڕێت، ئەوەیە کە ئینسان قەدەغە بێ لە خی پەروەردگار دوور بکەوێتەوە، ئەوەیە کە ئینسان ڕێی لێ بگیرێت لە خی پەروەردگاری خۆی نزیک ببێتەوە و ئەوەیە کە ئینسان بێ ئاگا بێ لە خی پەروەردگاری خۆی. چونکە لە ڕاستیدا هەموو شتێک لە دنیادا ئینسان کە زەرەری لێ بکات دەگونجێ قەرەبوو بکرێتەوە، بەڵام بێ ئاگایی لە خی پەروەردگار قەرەبوو ناکرێتەوە. بەڕێزان ئینسان کە ئەو تەمەنەی ڕۆیشت بێ ئاگا بوو لە خی پەروەردگار بێگومان بێ ئاگا دەبێت لە مەسلحەت و بەرژەوەندی خۆشی و بێگومان ئەم زیانەشی بۆ قەرەبوو ناکرێتەوە. بۆیە خی پەروەردگار دەفەرمێت ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. وەکو ئەو کەسانە مەبن کە خی پەروەردگاریان لەبیر خۆیان بردەوە و خی پەروەردگاریان لەبیر کرد، ئەجا کاتێک کە خی گەورەیان لەبیر کرد و لەبیریان بردەوە دەفەرمێن نەفسی خۆشیان لەبیر کرد، یعنی بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان لەدەستدا کە ئینسان ئەگەر بێ ئاگابوو لە خی پەروەردگار دیارە هەموو زیانێک لەوەوە سەرچاوە دەگرێت و مەسلحەت و بەرژەوەندی خۆشی لە ڕاستیدا لەدەست دەچێت. ئولائیکە هم الفاسقون. بەڕاستی ئەو کەسانە گوناهبارن و هەروەها لە ڕێدەرچوون کە لە خی پەروەردگار